سڵاوتان لێبێ هاوڕێیانی بەڕێز ئەمڕۆکە بابەتێکی زۆر بە گرنگ و بابەتێکی زۆر بە بایەخ هەڵدەسەنگێنین کە پەیوەندی بە پیلانەکانی دوایی ئەمریکاوە هەیە و پەیوەندی بە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستانەوە هەیە، لە هەمان کادا پەیوەندی بە ڕەوشی ڕۆژئاوای کوردستانەوە هەیە. لێرەدا چەند هەڵسەنگاندنێک دەکەین کە تاوەکو ئێستا پێم وانیە لە میدیادا زۆر دەنگیاندا بێتەوە، بەڵام تکاتان لێ دەکەم. ئەو پەخشەی ئێستا وا دیارە لەسەر ئەنیستاگرام، لەسەر تەلەگرام، لەسەر یوتیوب و لەسەر پیجی هیوا خۆشنەوە لە فێسبووکدا ئەنجام دەدرێ. ئەوە جاری یەکەمە بتوانم لە چوار شوێندا پەخش بکەم. هێوادارم پەخشەکان بەردەوام بن، بەڵام لە ئێستاوە تکاتان لێ دەکەم شتی زۆر زۆر نوێ باز دەکەم کە تاوەکو ئێستا لە میدیاکاندا شڕۆڤەی بۆ نەکراوە، تەنانەت زانیاریەکانی زانیاری نوێنە تازەنە تکە لە ئێستاوە لایک بکەن، ئەگەر بە وشەیەک بی شتێک بنووسن و تکایە لەسەر ئاکاونتی خۆتاندا بڵای بکەنەوە. لە ئێستاوە بۆ ئەوەی زۆرترین خەڵک بیبینێت کاتان لێ ئەەکەم و دیارە ئێستا ژمارەیەکی کەم هاوڕێیان لەسەر خەتن. تکایە ئەگەر دەنگم دێ شتێکم بۆ بنووسن سەرەتا، دەنگندەی هاوڕێیان تکایە شتێکم بۆ بنووسن، هاوڕەیەک تکایە شتێکم بۆ بنووسی بابەتی زۆر زۆر نوێ باز دەکەین، بابەتی زۆر زۆر گرنگ باز دەکەین کە پەیوەندیان لە نزیکەوە بە ڕۆژئاوای کوردستانەوە هەیە و پەیوەندیان بە کوردستانی عراقەوە هەیە. دەنگت عیبی نییە. زۆر زۆر سوپاس کاک گۆران. هاوڕێیان سڵاوتان لێبێ. لە ئێستاوە تەماشا دەکەین ئەو سەردانەی مەسرور بارزانی بۆ واشنگتن و کۆبوونەوەی لەگەڵ وەزیری دەرەوە بلینکن، لە هەمان کاتدا راپۆرتێکی نوێ هەیە. پاشان نیشانتان دەدەم راپۆرتێکی نوێی ئەمریکایە، یعنی راپۆرتی دەستگایەکی ئەمنی ئاسایشی سەر بە پنتاگۆنە کە زۆر زۆر گرنگە و لەو راپۆرتەدا جاری یەکەمە پەسنی پەکەکە دەدرێ، یعنی پەکەکە وەکو ڕێکخراوێک نیشان دەدرێ کە لە پەنای سوپای ئەمریکادا شەڕی داعشی کردووە. یەک دووەمینیان پەکەکە هەڕەشە نییە بۆ سەر خۆر ئاوا. دوو سێمینیان تورکیا لە تێکۆشانەکانیدا دژ بە پەکەکە کێشە بۆ ئەمریکا، بۆ خۆر ئاوا و بۆ ناتۆ دروست دەکا. ئەمە لە مێژوودا تا ئێستا لە ماوەی ئەو هەموو ساڵی کە تورکیا ئەندامی ناتۆیە شتیوا قەت ڕووی نەداوە. ئەمەیان یەک. لە هەمان کاتدا لەسەر سەردانەکەی مەسرور بارزانی بۆ واشنگتن تەنانەت بە پێچەوانەی نەوەک بە تەنیا بە پێچەوانەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان، تەنانەت من دەمەوێت لێرەدا هەندێک ئانالیزی پێچەوانەی ڕێکخراوە مەدەنیەکان ویانیش ئەوانەی کە شکایەتیان کردووە ویانیش ئەوانەی چاویان لێکە ئیتر ویانیش باسییان دەکرد کە مەسرور بارزانی دەستگیر دەکرێت بە پێچەوانەی ئەمە شتێک باز دەکەم لەوانەیە دڵی هەندێک کەس بێشێ، بەڵام لە ئانالیزکردندا لە شڕۆڤەکەکردندا حەز و ئارەزوو و عاتیفە و دڵشکاندن و شتیوانیە دەبێت تۆ ڕاستیەکان باز بکەیت. تەماشاکەن لەو ماوەیەدا، یعنی پێشتریش هەم ئێمە و هەم زۆر خەڵک باسییان کردووە کە استراتیژی ئەمریکا بە تەنیا پەیوە یعنی هەندێک شت ڕوویدان وەکو شەڕی غەزە و تێوەگڵانی ئەمریکا لەو شەڕەدا لە ڕێگای ئەمریکادا تێوەگڵانی جگە لە ئەمریکا ببورن تێوەگڵانی ملیسیاکانی سەر بە ئێران لەو شەڕەدا لە عراق و لە سووریاشدا هێڕشکردنە سەر سوپای ئەمریکا. ئەمانە هەندێک کشانەوەی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ویانیش لە عراق و لە سووریا هەندێک دواخست ویانی هەندێک کۆست بوو کێشەی خستە بەر، بەڵام ئەوە شتێکی استراتیژی ئەمە هەر ڕوو ئەدا. لە 16 مانگی ڕابردوودا
یعنی 5 ڕۆژ دوو حوتو بەر لە ئێستا کۆبوونەوەیەکی زۆر گرنگ کرا لە پنتاگۆن لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە بیر و سیاست و استراتیژی دەئافرێنن لەوێدا ئیتر باس لەوەکرا ئەمریکا ناتوانێت بە قەبارەیەکی زۆر گەورە لە عراق و لە سووریادا بمێنێتەوە بەڵام نابێ ئەمریکا ئەو هەڵەی لە ئەفغانستان کردی دووبارەی بکاتەوە ئەمەیان یەک لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئیتر لە عراقدا تەماشا دەکەین سەربازگەی ئەمریکا لە حەریر کە نزیکی سنووری ئێرانە تەماشا دەکەین تقریبان بەتاڵ کراوە چونکە مەترسی لەسرە بەڵام لە هەولێر تەماشا دەکەین تاوەکو ئێستاش لە ژێرناوی کۆنسۆڵگەری ئەمریکادا تەماشا دەکەین بەڕاستی ئەو سەربازگەیە بەردەوام دەبێ دەمینێ چەک و تەقەمەنی گەورەی بۆ دەچێت لە هەمان کاتدا هەر ئەمڕۆکە دیسا 20 ڕێلە چەک و تەقەمەنی لە بۆ ڕۆژ ئاواچوو مەزلوم عەبدی لە دوانێکیدا ئەمریکا لێرە ناکشێتەوە لە هەمان کاتدا هەروەکو باسم کرد ئێستا کە ئەو راپۆرتەتان بۆ دێنمە سەرخەت ئەوە دەیبینن بەڵام با تۆزێک گەورەی بکەم بەڵێ ئەو راپۆرتەی ئەمریکا تەماشای بکەن دەستگای CSIC چی باس کردووە ئەڵێ ڕێکخراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە شەڕی دژی داعشدا ڕۆلی هەبووە لە هەمان کاتدا بە کورتیەکەی ئەڵێ پەکەکە لەسەر خۆر ئاوا هەڕەشە نییە و لە دواییشدا باس لەمە دەکا کە تورکیا لە شەڕەکانیدا لە تێکۆشانەکانیدا دژ بە پەکەکە کێشە بۆ ئەمریکا بۆ خۆر ئاوا و بۆ سیاسەتەکانی ئەمریکا و ناتۆ ساز دەکات ئەمە زۆر گرنگە کە جاری یەکەمە ئەمە ڕوو ئەدا بێگومان لە کاتی شەڕەکانی داعشدا لە شەنگال و مەخمور لەوانەیە زۆر کەس نەزانێتن بەڵام دیدار و چاوپێکەوتنی ڕاستە و خۆ جاری یەکەم لەوێ لە نێوان گەریلاکانی پەکێکە و سەربازانی سوپای ئەمریکا هاتە ئاراوە سەربازەکان بە خۆشیان ماتمای مابوون کە لە ناو ئەواندا کچ هەیە لە لای کچەکاندا سمۆرە و پشیلە و کەروێشک و شتیوا هەیە ئیتر و ئەمانەی کە لەوێ لەگەڵ سوپای ئەمریکا قسە دەکەن و قسەکانیان ئیتر سەرنجی ئەمریکیەکان ڕادەچێشی کچێکی تیرۆریست یان پیان کوڕێکی تیرۆریست ئەم جۆرە قسانە ناکە دیموکراسی مافی ژن یەکسانی ئیتر ئەم جۆرە شتانە و ئەمە سەرنجی سوپای ئەمریکا ڕادەچێشی و ئەمە لە دام و دەستگا بیرۆکراسیەکانی سوپای ئەمریکادا ڕنگ دەداتەوە هەتا وەکو ئێستا ناتوانین بڵێن ئەمە خزاوەتە ناو وەزارەتی دەرەوەی ئەمریکا و خزاوەتە ناو ناتۆ بەڵام لە ناو بیرۆکراسی سوپای ئەمریکادا ئەو تابویانەی کە پێشتر تورکیا سازی کردبوون لە ڕێگای لۆبیەکانی ویانیش ناتۆ سازی کردبوو لە بۆ خاتری دەوڵەتی تورکیا تەماشا دەکەین یەک شکاون دوو ئەمە بە تەنیا ئەوە نییە کە تابووەکان شکاون بەڵکو ئەمەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو باسم کرد ئەو ڕۆناسبەی ئەمریکا ناتوانێت ئەو هەموو هێزەی بهێڵێتەوە و ئەمریکا نایهەوێت لەوێ بەردەوام لەگەڵ ملیسەکانی ئێران و ملیسی ئەملاو ئەولا خەریکی شەڕ و ململانێ بێ لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئەمریکا ناشتوانێ وەکو ئەفغانستان چۆن لە ئەفغانستان کشایەوە لە عراق و لە سووریاشدا وها بکشێتەوە بە تایبەتی لە سووریادا هەتا وەکو شەڕی غەزە هەبێ هەتا وەکو کاریگەری ئێران هەبێ هەتا وەکو شەڕی ئۆکرانیا یەکلایی نەبێتەوە پەیوەندیەکانی رووسیا ویانیش بڵێن ئیتیفاقێکی نوێ لە نێوان رووسیا و ئەمریکا و ناتۆ ساز نەبێ خۆی لە خۆیدا کشانەوەی سەرباز زۆر زەحمەتە بەڵام لەوێش کە ئەم شتانە ڕوویاندا شەڕی غەزە کۆتایی پێهات حەماس لە ناوچوو ویانیش بڵێن حەماس وەکو ڕێکخراوێکی سەربازی لە ناوچوو بە تایبەتی و کاریگەری ئێران کەم بوو لەگەڵ رووسیادا زۆرە ئیتیفاقێک لەیەک نزیکبوونەوەیە کرا
ئیتر لەوێشدا پێم وایە ئەمریکا دەکشێتەوە، بەڵام کە ئەمریکا دەکشێتەوە لە ڕێگای ئەو هێزانێکی هەیەی هاوپەیمانەکانی سەرعرز لەناو کاوانە دەڵێم هاوپەیمان سیاسیەکەی کە جارێ نەبووتە هاوپەیمانێکی استراتیژی لە ڕێگای ئەو بێگومان هەوڵ ئەدا و یانیش لە پیلانی ئەواندا شتێکەیە کە هاوسەنگێک دروست بکەن لە سووریادا. یعنی ئەمریکا لە ئێستاوە پێتان بڵێم هیچ نەخشەیەکی نییە بۆ پارچەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نە سووریا و نە لە عێراق و لاینگری ئەوەیە هێزەکانی سووریای دیموکراتی ئاوێتەی ناو سووریا ببن، هێزەکانی سووریا ببن، بەڵام جۆرە ئۆتۆنۆمیەکیان هەبێ کە بە تەواوەتی لە ناو سوپای سووریا نەتوێنەوە بۆ ئەوەی بتوانێ لە ئایندەدا باڵانسی هێز دروست بکە لە بەرامبەر لایەنگرانی ئێران و لایەنگرانی رووسیا. لە هەمان کادا لە عێراقیشدا من چەندجار باسم کردووە لە ساڵی 2003 بەدواوە سیاسەتی ئەمریکا لە بۆ کورد ئەوەیەکە کورد هەبوونێکی جددی و بەهێزی هەبێ لە بەغدادا و لە ڕێگای کورد و سونەدا بتوانێتن باڵانسێک دروست بکە لەگەڵ لایەنگرانی ئێران. لە هەمان کاتدا بۆ ئەوەی ئەمە ڕوو بدە دەبێت کورد و سونە شەفاف بن، دیموکرات بن، لەسەر نرخەکانی خۆر ئاوا وەکو دیموکراسی و لیبرالیزم و مافی مرۆڤ و شەفافیەت و دام و دەستگای بەهێزیان هەبێ و دام و دەستگاکانیان پتەو بن هەم لە بەغدا و هەم لە کوردستان لەسەر ئەو بنەمایە. بەڵام ئەمریکا لەمەدا سەرکەوتوو نەبوو. سنیەکان لە سەرەتادا چوونە سەر خەتی ئەلقاعیدە و خەتی داعش و دوایی و تەسفیەکران، خاڵی لاوازیان زۆر هەبوو، گەندەڵیەکە هەر لێگەڕێ، ئەوەی کوردستانیش هەر لێگەڕێ، دەرگای پەرلەمانی کلیلدا، سەرۆکی پەرلەمانی فڕێدا دەرەوە، چی پێ دەڵێن، تەمەنی پەرلەمانی درێژ کردەوە، تەمەنی خۆی درێژ کردەوە، ئیتر هەتاوەکو ئێستا ئەوە 30 ساڵە بەتەنیا سەرۆک لە نێوان مام و برازا و کوڕدایە لەمەدا هاتوچێک دەکا و گۆڕانکاریەک لە ئارادانیە. ئێستاکە بمانەوێ نەمانەوێ ئەمریکا ئەگەر بیهەوێ لە بەغدا جارێکی تر سیاست بکاتەوە دوای کشانەوەی بتوانێت لە ڕێگە بتوانێتن کە هاوسەنگێک دروستکە دیسا هەر لە ڕێگای کوردەکان دەبێ. یعنی ئێمە بۆ چوونمان لەسەر حیزبێکی کوردی چیەکێتی دەبێت، چ پارتی دەبێت، چ ئەوانەی دیکە بێت چییە یان چی نییە، ئێمە ماهیەتی ئەوان دەزانین و بۆ چوونی من بە تایبەتی دەزانن لەسەر کوردایەتی و لەسەر مێژووی ئەوان لەسەر باکراوندی ئەوان، بەڵام سیاست و بەرژەوەندی و استراتیژی شتێکی دیکەیە. ینی بەڕاستی ئەوانەی کە چاویان لەوەیە مەسعود بارزانی و یانیش نێچیروان بارزانی و یانیش مەسرور بارزانی و یانیش بافێل تاڵەبان و هەر کەسێک ئیتر ئەمریکا بێت و لای بدا و شتیوە ڕوونادا. ئەمە هەمان ئەو تەڵقینەیە کە چەند ساڵە کۆمەڵگای ئێمەی پێ تەڵقین دەکرێت. ئەو ڕۆکە لەگەڵ خزمێک قسەم کرد، گوتی دەزانی ژمارەیەکی زۆر مەلا لە ناوچەکانی هەولێر و بادینان دوور خراونەتەوە. گوتم بۆ دوور خراونەوە؟ گوتی لەبەرەوەی ناڕازینە، خەڵک برسیە، مامۆستا گوارەی گوێی کچەکەی دەرهێناوە و دەیفرۆشێ بۆ ئەوەی نانی جێژنانە پەیدا بکە، نانی ڕەمەزان پەیدا بکە. ئەتۆ ئاگات لێ لەمە؟ گوتم ئاگام لێ، بەڵام مەلا چی دەوێ؟ گوتی مەلا دژی ئەوێ قسە دەکا، قسەیان پێ دەڵێ لای دەبن. بەڵام پێم گوتم باشە ئەو مەلایە زۆر داوای لێبوردنەکەم لە ناو کووردا قسەیەک هەیە ئەڵێ ئەو پیساییەی کە تۆ کردوتە هەر بەخۆت پێی لێ ئەنێەوە. گوتم باشە مەلا چەند ساڵە کۆمەڵگای کوردی بە چ تەڵقین دەدا؟ بەوە تەڵقین دەدا کە دنیا فشەیە، هەموو شتێک خوددایە، خدا بڕیار دەدا، خدا بیهەوێ برسیت دەکا، خدا بیهەوێ تێرت دەکا، خدا بیهەوێ دەتکوژێ، خدا بیهەوێ زیندوت دەکاتەوە، خدا بیهەوێ دەتباتە بەهشت ناوسێ و پرتەقاڵ و مۆز و حۆری و ڕووباری هەنجون و خدا پێ حەزی لێبێ دەتباتە جەهەنەم. گوتم ئەوە هەمان شتە لەناو ئەو حیزبانەی کە پێیان وایە دیموکراتن یان نەتەوەیینە یان چەپن، ئەوانیش هەمان ئەو بیرۆکێ، هەمان ئەو خوددایە لە لای ئەوانی شەیە. گوتی چۆن؟
گوتم ئەو خوددایە ئەوەیە کە ئەوان بە خۆیان ناتوانن کۆمەلگا بگۆڕن، ناتوانن ڕاپەڕین بکەن، ناتوانن ڕێکخراو دروست بکەن، ناتوانن فکر و استراتیژی بەرهەم ناتوانن ئۆپۆزیسیۆن بن لە ژێرناوی شۆڕژدا چاویان لەوەیە خودای سەرزەوی ئەمریکا بێتن کاک مەسرۆر بارزانیان لە بۆ بگرێ و دەست و قۆڵی گرێ بدا و بیخاتە زیندان. بەڵام شتیوا چۆن دەبێ ینی ئینسان هەندێک واقعبین بێ ئەو پارەیە کە لە بەردەستی ئەواندایە لە بۆ ئەوە بەسە کە کۆبوونەوەیشی پێ بکاتن لەگەڵ بلینکن دابنیشێ و ئیتر دەمی هەمووتان ببەستی بەڕاستی. لە هەمان کاتدا ئەمە بەتەنیا پەیوەندی بەوەشەوە نیە لایەنە سیاسەکەیە هەروەکو باسم کرد ینی ئەمریکا سیاسەتێکی وای هەیە بەدەستێک تۆقەت لەگەڵ دەکا بەدەستێکی چەکوچێکی بەرز کردوەوە ئەڵێ لەسرت دەدەم دەستی خۆت شل نەکەی لەسرت دەدەم. تەماشاکەن هەر پێش دیدارەکە لە دادگاکانی ئەمریکادا سکاڵا جوولێندرا واز کاتێک سکاڵاکە جوولێندرا ئیتر دوای ئەوە تەماشامان کرد مەسرۆر بارزانی سەردانی ئەمریکای کرد و دوای ئەوە هەموو کەس حەپەسان کاتێک مەسرۆر بارزانی لەلایەک شکایەتی لەسرە و لە شکایەتەکاندا کوشتن و قەتل و ڕفاندن و دزی و حتا تیرۆرکردنی ئەندامانی CIA و مەسەلەی شنگال و هاوکاریکردنی داعش و ئەم شتانە باز دەکرێت جگە لە مەسەلەی شێروانی و زیندانیانی بادیان و مافی مرۆڤ و ئەم جۆرە شتانە هەمووی باز دەکرێن و گەندەڵی و سپیکردنەوەی پارە لەگەڵ ئێران باز دەکرێت. لەو کاتەدا بلینکین لەسەر مێزەکە لەگەڵ مەسرۆر بارزانی دادەنیشێ زۆر کەسی حەپەسان منیشە حەپەسان بەڵام لە دواییدا کە تەماشامە کرد لێ دوانەکانی کوردستان 24 و ڕوودا و پارتی دیموکراتی کوردستان تەماشا کرد بە تەنیا باس لە هاوکاری ویانیش گرنگی هێزی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ ئەمریکا باز دەکە ئەمە هەیە بەڵام لە دوانەکەی قسەکەری وەزارەتی دەرەوەی ئەمریکادا کە من لە بەرنامەیە پێش ئێستا باسم کرد بە کورمانجی بە بادینیە لەوێدا ڕسمەکەشم هێنا سەر شاشە تکایە تەماشای بکەن لەوێدا باسم کرد کە ئەوە لەسەر کەناڵی یوتیوب هەیە بێگومان لەسەر ئەنیستاگرام و فیسبوک و تەلەگرامدا نییە ئەوانەی دیان هەوێت چونکە کەناڵەکانی سەرەکی من کەناڵی یوتیوبە ئەوانەی دیان هەیە بەردەوام گوێ لە بەرنامەکانی من بگرن یەک ڕێگایان هەیە ئەویش کەناڵی یوتیوب سبسکرایب بکەن چونکە من بەڕاستی ئەو توانایە نییە هەموو جاری لەسەر هەموو کەناڵەکاندا لایڤ بکەم. لەوێدا ئیتر لە لێدوانەکەی بلینکیندا باس لە چی دەکرێت شەفافیەتی ئابووری و ڕێخستنی ئابووری ئەوە مانای چییە؟ ئەی کاک مەسرۆر خەڵکەکەت جگەلەوەی خەڵکەکەت برسیە ئەو ئابووری لە دەستی ئێوەدایە ئەو ئابووری ئێوە ئەو سیاسەتە ئابووری ئێمە قبولمان نییە و ئەمە مەترسیە بۆ سەر ئێمە بە هیچ شێوەیەک ئەم جۆرەشتە قبول ناکەین تکایە دەبێ چارەیەک بدۆزنەوە. پاشان باس لە ئەنتیگراسیۆن دەکا لەگەڵ بەغدا یەکێتی نێوان کورد و بەغدا دەکە یعنی پێی دەڵێ واز لەو خەون و خەیاڵانە بینن لە سەرناوی وڵاتێک بە وەکالەت لە بۆ وڵاتێک ویانیش لە پێناوی هەندێک دەستکەوتی حیزبی و ماڵباتی شەڕی بەغدا مەکەن ئێوە دەبێت لە ناو بەغدادا بەهێز بن بۆ ئەوەی لە ناو بەغدادا بەهێز بن دەبێت لە کوردستاندا دام و دەستگای شەرعیتان هەبێ پەرلەمانتان هەبێ هەڵبژاردنتان هەبێ و ئەو هەڵبژاردنە دەبێت شەفاف بێ. لە هەمان کاتدا باس لە هێزی سەربازی پتە و پرۆفیشنال دەکا یعنی واز لەو ملیسانە بێنن ملیسەکانی 1970 و کاک فلان و ئەمانە بێنن دەبێت لەسەر بنەمایەکی پسپۆریدا هێزی سەربازی ڕێک بخەن بۆ ئەوەی ئەگەر ئێمە کشاینەوە ئێران دەبی ویانیش تورکیا دەبی ویانیش هێزێکی کە دەبێت نەتوانێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە. ئەمە لە لێدوانەکەیدا لە لێدوانی بلینکیندا هەیە نازانم پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک خۆی لەم
قەرەی ئەم بابەتانە نەدا بەڵام نازانم چاپەمەنیەکانی دیکە بەڕاستی ئەمەیان تەرجمەی کوردی کردەوە یان نا ئەمەشم تاوەکو ئێستا بەخۆم نەمبینیوە بەڵام ئەمانە پەیامی دیبلۆماسی زۆر ئاشکران یعنی لە بۆ مەشروع بارزانانی بەڵام لە هەمان کاتدا نێچیروان بارزانانی لە کۆبوونەوەی ئاسایشی نێودەوڵەتیدا تەماشامان کرد ئەوەی سەرنجی منی ڕاکێشە کۆبوونەوەکانی نێچیروان بارزانانی دیدارەکانی زیاتر لەسەر لەگەڵ وەزارەتە بەرگریەکان بوون ئی ئەڵمانیا و ئی ئەمریکا و حتا بەحرێن و ئیمارات و سعودیا و مصر و ئەمانەش سەرنجی ئێمە ڕادەچێشێ هاوڕێیان تەماشا بکەن ئێستاکە مصر و ئۆردن و ئیمارات و سعودیا و ئەمانە ئیسرائیل بەخێو دەکەن هەتا وەکو ئێستاش کەلوپەلی ئیسرائیل ئیتر ئەو کەلوپەلانەی کە لە بۆ ئیسرائیل دەبێ بچێ لە ترسی حوسیەکان بۆ ئەوەی لە بابلمەندەل نەبن ئامانج بە ناوی ئیماراتەوە دێ بە کشتەکانی ئیمارات و سعودیا و ئەوانەوە دێ ئیتر لە ئیمارات دای دەبەزێن پاشان لە ڕێگای وشکاییدا تەماشا دەکەن ئیتر دەچێتە ئۆردن و لە ئۆردنیشەوە ئیتر دەگەنە ئیسرائیل یعنی دەربارەی مەسەلەی غەزە و فەڵەستین عەرەب و ئیسرائیل و ئەمریکا ڕێککەوتونە بەڕاستی ئەوەی هەندێک ناکۆچی لەسەر هەیە نەتەنیاهۆ دێ ئەڵێ ئەو 2 ملیۆن کەسە 1.5 ملیۆن کەسە کە لە سنووری دەرگای دەواازەی ڕەفا ئیتر ئاسێ بوونە لە باشووری غەزەدا ئەمانە ببەلای خۆت تاوەکو منیش بە مەترسیدارترین چەک حەماس بردومان بکەم لە نایی ببم بە تەواوەتی دوای ئەوە ئێمە چارەسەریەک دەکەین سیسی ئەمەی ناوێ مەسەلەی سیسی زیاتر پەیوەندی بە ئیخوان المسلمینەیە چونکە سیسی دەزانێ ئەوان دەردێکیان کێشاوە لە دەست ئیخوان المسلمین خەریک بوو لە بەهاری عەرەبیدا ئیتر ئەو خۆپیشاندانانە بگەینێتە ئۆردن و ئیمارات و سعودیا هەر لە بۆ هەندێک ناکۆچی کەوتە نێوان ئیخوان مسلمین و ئەمانە هەر لە بۆ هەندێک ئەمانە هەڵسان سیسیان عیار کرد سیسی بەخۆشی خۆی یەک لەو کەسانەیە کە لە مەدرسەی ئیخوانی خوێندووە مرسی سەرۆکی ئەو کاتی ئیخوان مسلمین لە سەرۆکی هەڵبژێردراوی ئیخوان مسلمین لە مصر خۆی سیسی تەعین کردووە وەکو سەرفەرمانداری گشتی لەبەرەوەی تاقە کەسێک بوو لە ناو سوپای تورکیا کە نزیکی ئیسلامیەکان بۆ نزیکی ئیخوانیەکان بەڵام لە ژێرەوە ئیتر ئیمارات خۆی پێگەیان و ئیتر گوتیان دەبێ ئێمە ئیخوان مسلمین لەناو بین ئەگەر نا تورکیا و قەتەر لە ڕێگەی ئیخوان مسلمین دەیان هەوێ هەموو دوورگەی عەرەبی داگیر بکەن و ئەمە خەونی دەوڵەتی عوسمانی نوێ بوو لە ناو وەزارەتی دەرەوەی ئەمریکا لۆبیەکانی ئیمارات کە دوای ئیسرائیل بەڕای من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێزترین لۆبیە ئەمانە ئەم کاریان کرد لە بۆ هەندێک سیسی ناتوانێت ئەمە قبول بکە و بەتەنیا پەیوەندی بۆەیە ئەگەر لە هاوکاریەکی زۆر باش لە نێوان عەرەب و ئیسرائیل هەیە و کێشەکە بڕاوەتەوە حەماس دۆڕاندوویەتی لە ڕێگەی حەماسدا لە سایه حەماسدا کێشەی ڕەوای فەڵەستین بە تەواوەتی دۆڕاوە ئیتر دوای ئەمە لەسەر ئەوە دەمینێتەوە فەڵەستینیەکان دەرس وەردەگرن بە عاقڵ دەبن یان بە عاقڵ نابن ڕزگاریان دەبێ لە ناسیۆنالیزمی عڕوبە و لە ئیسلامیزمی ئیخوان المسلمین یان نا و ڕزگاریان دەبێت لە گەندەڵی یان نا سیکولارە فەڵەستینیەکان هەڵبژاردن دەکەن کەسانی گەنج دێنەوە سەردەسەڵاتیان نا ئەمە دەرسێکە لە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش یعنی پارتی دیموکراتی کوردستان تەماشام کرد لەو دووسێ ڕۆژە هەمکویان هێناوەتە سەر تەلەڤیزیۆنەکانیان سەر سوسیال مێدیەکانیان گاڵتە بە شانیار ئەنوەر دەکا ئەڵێ ئایا مەسعود بارزانیتان دەستگیر کرد بەڵام کاک حەمکۆ تەماشاکە ئەمە بە تەنیا کۆنژەکتورە شتێکی ڕۆژانەیە پێداویستیەکە باوەڕ بکەن ئەگەر بێت و شەفافیت نەبێ ئالوگۆڕی دەسەڵات نەبێ ئەگەر بێت و بەڕاستی ئەم سیاسەتە مڵهوڕیەی کوردایەتی و دیوەخان و ئاغایەتی و گەندەڵی بمێنێ بەڕاستی تەمەنی ئێوە ئیتر درێژ نابێ دەبێ ئەمەش بزانن ڕاستە وەکووتم ئەو خێڵ پلاویەی ئەوانەی
ناویان لە خۆناوە ڕێکخراوی مەدەنی خێڵ پلاویەکی ناسیاسیە ئەو ڕۆناسبەی پارتی دەڕوخێ عراق لی دەدا دەیڕوخێنی عراق دێتەوە نازانم چی دەکە ئەمانە ڕاستنی نیەک ئەمانە عیارکردنی پارتی ویەکێتیە عیارکردنی تیان بۆ ئەوەی بیانگەڕینەوە ناوقاوغی خۆیان بەڵام لە هەمان کاتدا هەبوونی هێزی سەربازی زۆر گرنگە یعنی وڵاتانی خۆرئاوا لەلایەک هەندێک جار ڕێگا دەدەن هێزی سەربازیت هەبێ بەڵام دەشبینن کە لە ئایندەدا ئەو هێزە سەربازیە ئەکرێ مەترسی ببێ لە خەت لا بدا لە ناو دەوڵەتدا دەوڵەت دروست بکە گەندەڵی دروستکە وەکو گەندەڵیەکانی پێشمەرگە گەندەڵیەکانی حەشدی شعبی گەندەڵیەکانی یەکێتی پارتی گەندەڵیەکانی حیزب الله لە لوبنان ئیتر گەندەڵیەکانی حەماس تەماشاکەن کوڕەکانی سەرۆکی حەماس لە قەتەر چۆن دەژین خەڵکی فەڵستینی چۆن لە برسان مردووە هەموو ڕۆژێ 4-5 منداڵ ئێستا مردنی منداڵ دەستی پێکرد لە برسان لەوە گەڕێکە فڕۆکە لیان ئەدا مردنی منداڵ لە برسان دەستی پێکرد یعنی کارەساتێکی زۆر گەورە لە ئارادایە ئەمە دەزانن بۆیە هەندێک جار ئەگەر ئەو ڕێکخراوانەی وەکو حتا یەپەگەشت حتا هێزەکانی سووریای دیموکراتی پێشمەرگەشت لە بەرژەوەندیان داوێ بۆ ڕاگررتنی باڵانسەکە لە ڕەوشێکی وەک ئەمڕۆدا کە ئەمریکا نایهەوێ هێزی خۆی بە کوشتن بدا و خەریکی ملیسیەکانی ئێران بێت چونکەوە لە بەرژەوەندی رووسیا و چیندایە ئەم هێزانەی تۆ بەکاردێنی بەڵام ئەگەر دەتان هەوێت تەمەندتان درێژ بێ بەڕاستی دەبێت گۆڕانکاری بکرێت بۆیە من چاوەڕێ دەکەم ئەو گۆڕانکاریانە بە شێوەی تەدریجی بکرێن بەڵام وەکووتم کۆمەلگای کوردی تەڵقین دراوە کۆمەلگای کوردی توانای ڕیفۆرمکردنی نەماوە ئەڵێن ڕیفۆرم فشەیە ڕیفۆرم درێە ڕیفۆرم نابێ باسی ڕیفۆرم بکەیت ئەگەر تۆ ڕیفۆرم بکەیت لە شۆڕژگەری دەکەوی لە ڕادیکالیزم دەکەوێت و لە دهەیە وەکو بزوتنەوەی گۆڕان و نازانم کێوکێ و علی حەمە ساڵحۆوانە لە ڕێگەی پەرلەمان و ڕیفۆرم خەڵک فری و بدەیت ئەمە ڕاستە بەڵام ئایا ڕێگا چییە شۆڕژ دەمینێتەوە کۆمەلگای کوردی شۆڕشی پێ دەکرێت نەخێر کۆمەلگای کوردی وەکووتم وەکو باسم کرد لە سەرەتادا مەلایەکان تەڵقینیان داوە کە خوددا لە ئاخیرەتدا لە ئاخیردا لە کۆتاییدا بڕیار دەدا چێ سەرکەوتووە چێ سەرکەوتونیە چێ دەچێتە باش چێ دەچێتە جەهەنەم کۆمەلگای ئێمەش حتا ئەوەی کە ئاینداریش نییە دینداریش نییە و ڕۆشنبیریشە و چەپە و ڕاستە و مەپە ئەمانەش بە هەمان شێوە لە سەرزەوی باوەڕیان بە خوددایەکەیە ئەڵێن بە ئەمریکا بێ بۆمان بگۆڕێ بەڵام ئەمریکا بۆت ناگۆڕێ ئەمریکا شکایەتەکەت لێوەردەگرێ و ئەم شکایەتە دەکاتە چەکوشێک کارتێک لە بەرامبەر ماڵی بارزانی ماڵی تاالبانی نازانم فلانە بێوان بەکاری دێنێ عیاریان دەکا ئەوەی دەمینێتەوە دەبێ لە کوردستان ڕێکخراوی مەدەنی سیاسی عاقڵمەند دروست ببێ نەک ئەوەی لە سەجادا گوێن بدە و لەسەر ئیتر هەڕەشە بکە و ئەمانەش بکە ڕێکخراوی مەدەنی لە ئەوروپاش ئەمە دەکەن بەڵام بەتەنیا نابێتە ئەوەی کە ئەتۆ هەموو کارەکەت ئەوە بێ بە تەنیا تەلەفۆن بکەیت لە بۆ بەرپرسیاران شەڕەچەقیان لەگەڵ بکەیت ویانیش هەر بەرپرسیارێک هاتە ئەوروپا ئیتر پێڵاوی تێبگری و قسەی پێ بڵێ و جوێنی پێ بدەیت لە هەمان کاتە دەرگایەک دەهێڵنەوە مؤسسات لە ناو مؤسساتەکاندا کارێک دەکەن و لە ناو کۆمەلگادا کارێک دەکەن کە ئەنجامێک وەربگرێ و لە کۆتاییدا کارتی گوشاری خۆیان دروست دەکەن و بە تایبەتی ئەمە لە بۆ کوردستان زۆر پێویستە درێژەی ناکەشمێ و ئەمانەی لە دوایی داهاتنە سەرخەت تکایە لە سەرەتاوە تەماشای بکەن و داواتان لێ دەکەم من ئەمجارە بە دەرفەت لە ڕێگای ستریمێکی هاوڕێیەک توانیم لەسەر ئەو هەموو کەناڵانە پەخشی ڕاستە و خۆ بکەم بەڵام من بەتەنیا دەتوانم بەگشتی لەسەر کەناڵی یوتیوب پەخشی ڕاستە و خۆ بکەم بۆیە تکاتان لێ دەکەم کەناڵی یوتیوب سوبسکرایب بکەن لە ئایندەدا ئەو کەناڵانەی دیکە دەورێکی وایە نامینێ هەموو شتێک دەبێتە یوتیوب ئیتر عقلی شۆڕشی عقلی دەستکرد لە ڕێگادایە لە شۆڕشی عقلی دەستکردا دام و دەستگای سۆسیال مێدیای پتەوتر
پێویستیان بە بنەما و وەردەگیرێن، یەک لەوانەش یوتوبە بۆ ئەوە لەسەر گوگل تەماشا بکەن کە چۆن ئەتوانی ئاکاونتێکی یوتوب بکەوە، چۆن ئاکاونتی فێسبوکت هەیە ئاکاونتی یوتوبیش بکەوە و لە ڕێگای ئەوە دەبێ جیمایلت هەبێەوە لە ڕێگای ئەوە ئەتوانی ئەو کەناڵێک کە پێت خۆشە سوبسکرایب بکەی بۆ ئەوەی هەر لایفێک ساز کرا ئیتر یوتوب ویانش جیمیل ئاگدارت بکاتەوە کە لایفێکی نوێ دەکرێت. دووبارەی دەکەمەوە لە کوردستاندا چ لە ڕۆژئاوا چ لە کوردستانی عراقدا گۆڕانکاری گەورە ڕوودەدەن و ئەم گۆڕانکاریانە پاراالێرن، یعنی بە هەڵم لێ تێمەگەن. ناڵێم ئەمریکا پشگیری بنەماڵی بارزانانی دەکات لە دژی بڕیارەکانی دوایی دادگایی عراق، نەخێر ئەو بڕیارانەی دادگا ئەو بڕیارانەی دادگای پاریسیش لە ناودا هەمویان ئەمانە بە پارە لێل دەکرێن. واز لەو بێعقلیەش بێنن کە دادگا لە ژێردەستی شیعی عەرەبدایە، نەخێر ئەمە هەمووی ئەمریکاش لێ ئاگادارە و هەموو دادگایەکیش لە دنیادا سیاسیە. بڕۆ دادگا بڵێ من دەمەوێت لە هاوسەرەکەم جیاب بمەوە، ئەمڕۆ بڵێ ئەوەی شێورمەندی ویانی سکرتێری حاکم پێت دەڵێ یەکەمی قسە چییە؟ ئەڵێ کاکە بۆ زیاد دەبیەوە من دەرفەت پێدەم دووسێ مانگ بڕۆ لەگەڵ هاوسەرەکەت قسە بکەکێ ئەگەر کێشەیەکتان هەیە کێشەکانتان چارەسەر بکەن، ئینجا ئەگەر هەر نەبوو زانیتان کێشە دروست دەبێ وەرنەوە. ئایا ئەمە سیاست نییە؟ دەبێ حاکم یەکسەر ئەوەکەت لێوەربگرێ بۆەوەی جیاب بیەوانە. بۆیە لە شتێکی بەسیتەوە دەستم پێ کرد هەموو دادگایەک سیاسیە، بەڵام دادگای سیاسی واتای ئەوە نییە کە ئەو دادگایە پارتیزانە لە بۆ بەرژەوەندی حیزبێک لە دژی حیزبێکی دیکە بڕیاردان، نەخێر دادگا لە بۆ بەرژەوەندی گشتی دەوڵەت بڕیار دەدا، لە بۆ بەرژەوەندی گشتی دەستوری بنچینەی بڕیار دەدا کە بە دەستی نەوشیروان مستەفا، مەسعود بارزانی و جەلال تاڵابانیدا نووسراوەتەوە. ئەوان ئەو کاتە دەیانگوت ئەوەی دەنگ بەو دەستورە نەدا خائین ئۆغڵ و خائینە. ئیتر دەبێ مەسەلەکان بەو شێوەیە تەماشا بکرێن. زۆر سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون، تکاتان لێ دەکەم ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە، لایک بکەن، ئەگەر بە سڵاوێکیشبی کۆمنتێک بنووسن بۆ ئەوەی زیاتر خەڵک بیبینێت، چونکە ئەم جۆرە شڕۆڤانە بەڕاستی کە قوتوە ڕەشەکە بڵاک بۆکس تێدەپەڕێنن لە زۆر کەناڵ و لە زۆر میدیادا نایەن بینن بەداخەوە. ڕێز و سلااوم زۆر سوپاسدانەکەم تەکە تاوەکو ئێستا لەگەڵمدا بوون. هاوڕێتان هیوا خۆشنەوە هەر بژین ئێوارەیەکی خۆش.